ئوکرانیا هێشتا لە ژێر هێرشی هێزەکانی رووسیادایە کە بەرەو کیێفی پایتەخت لە پێشڕەویدان. ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژئاوا لەم چەند ڕۆژەی دواییدا سزاکانیان لە دژی ژێرخانی دارایی رووسیا زیاد کرد و بانکەکانی وەک VTB و ئەسپێر بانک کە دوو لە گەورەترین بانکەکانی ئەو وڵاتن کە نیوەی سیستمی بانکی رووسیا لە خۆ دەگرن کردویانەتە ئامانجی سزاکانیان. ئەو سزایانەی دوێنێ ڕامانگەیاندن رووسیای لەگەڵ ئێراندا خستۆتە یەک دۆخەوە و لە سیستمی بانکی جیهانی دایبڕیون. ئێمە ئێستا سزامان خستۆتە سەر لە سەدا 80 بانکەکانیان و کەرتی داراییان و ئەمەش کارەکان بۆ سەرۆکوتن و حکوومەتی رووسیا زۆر زەحمەتر دەکات، نەک وەک تەنها بۆ کاروباری بازرگانیان، بەڵکو ڕێگریشە لە بەردەم بودجێ فراوانکردنی سەربازی و گەشەی داهێنان لە وڵاتەکەیاندا. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا کە ڕۆژی پێنجشەمە فەرمانی داگیرکردنی ئوکرانیای دەرکرد سزاکانی بەنادۆستانە ناودێرکرد و فەرمانی کرد هێزی بەرەنگاری ناوەکی لە ئامادەباشیدا بن. ئەمە شەڕێکی تەواو نادات پەروەرانەیە و پێم وایە کاتی ئەوە هاتووە کە زۆرێک لە کارداریەکانی ئەمریکا بیر بکەنەوە. من ئەزانم چەند سەختە و ئەمە بەرژەوەندی بازرگانیە و وەک وەزیری پێشووی دارایی لەوە تێدەگەم، بەڵام پێم وایە کاتیەوە هاتووە بیر لە پاراستنی ناوبانگمان بکەینەوە و هاوکاری ژێمێک نەکەین کە لەلاها بەهۆی هەموو ئەو کارانەوە کە کردوویەتی و ئێستاش بەرامبەر بە ئوکرانیا دەیکات بەرەو کۆتایی دەڕوات. ئەمە دوای ئەوە دێت کە هێزەکانی ئوکرانی کە تا ئەم کاتە زۆربەیان خەڵکی مەدەنی بوون تا ئیستا بەرەنگاری هەوڵەکانی رووسیا بۆ پێشڕەویکردن بەرەو پایتەختی وڵاتەکەیان بوونەتەوە. وەزارەتی بەرگری ئوکرانیا ئەم ڤیدیۆ پشتڕاست نەکراوەی بڵاو کردووەتەوە کە بانگەشەی ئەوە دەکات کە لە ڕێگای هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە کاروانێکی سەربازی رووسیایان تێک شکاندووە، بەڵام داوای پشتگیری زۆرتر دەکەن بۆ بەردەوامبوونیان. کاتیەوە هاتووە کە هەموو دامەزراوەدارەکانی رووسیا لە سیستمی پارەدانی نێودەوڵەتی دابپڕین. کاتیەوە هاتووە کە سزا بەسەر هەناردەی نەوت و گازی پوتیندا بسەپێندرێت کە ئەو وەک ئامرازی سەرەکی بۆ پاڵپشتی دارایی خۆی بەکاری دەهێنێت. ئێمە پێویستە پەلە بکەین و ئەو چەکانە کە دوێنێ ڕاگەیەندران بیانگەێنینە بەرەی شەڕ، وەک دژە تانک، موشکی دژە فڕۆکە، تفەنگی قەناس، چەک و تەقەمەنی و کەرەستەی سوتەمەنی کە دەبوایە چەند هەفتەیەک پێش ئێستا ئەنجاممان بدایە، بەڵام درەنگیش بگات لەوەی هەرگیز نەگات هەر باشترە. لە سەر تاسەری جیهاندا خۆپیشاندانی لایەنگرانی ئوکرانیا کە داوای ئاشتی دەکەن بەڕێوە دەچێت. لەوانە لە واشنگتۆن کە تێیدا بڕیارە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەمە وتاری ساڵانەی خۆی کە بە ستێت ئاف دە یونیۆن سپیچ ناسراوە پێشکەشی بکە.